کاردانەوە لەسەر کۆچی دوایی نەوشیروان مستەفا ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لای بەشێک لە هاوڵاتیان و ئەندامان و لایەنگرانی بزوتنەوەی گۆڕان لە نیگەرانیەوە بۆ کۆچی دوایی سەرکردەکەیان بۆتە ترس و پرسیار لەسەر دوای مردنی نەوشیروان مستەفا. گونۆک و گۆڕانخوازێک ترسم هەیە لەوەی کەوا ئەو ڕێبەرە گەورە و سەرکردە گەورەیەکەوە وفاتی کرد نەما کۆچی دوایی کرد لە ناومانە نەما تسیومەیە تر گەر جاوا دانەنیشیانی تا ئێستا ئەم سەرکردەیە خەڵکی زۆر ڕاگرت و گەنجەکانی هەمووی ڕاگرت بوو یانی لەوەی کەوا هەندێک شت هەیە نەیکەن بەڵام من ترسم هەیە لەمە دواکەوای تر خەڵک دانەنیشاوا بکە هەتام گەردەڵکاران و ئەم نادا عەدالەتی و ئەم نەوزاناوە بەردەوام بن باوەڕ ناکەم گەنجشتی توانێت دانیدا من چاخانەمێ ڕۆژانە سەدا خەڵکێتە لا هەمووی ئەم بۆچوونەی هەیە. دوای مردنی وا دەردەکەوێت بە قسەی هەندێک لە گەنجەکان سەرکردەیەک نامێنێت گوێی لێ بگرن هاوشێوەی نەوشیروان مستەفا. وەک گۆڕانخواز وەک هاوڵاتیەک و دوای نەوشیروان مستەفا هیچ پیاوێک ناتوانێت نە گەنج کۆنتڕۆڵکە نە دڵسۆزی گەنج بێ نە دڵسۆزی هاوڵاتیان بێ. شخصێ هەبوو کە دڵسۆزی گەنج و لاو بوو دڵسۆزی پیر و ئەمانە و دڵسۆزی شەقام و جادە بوو ئەو پیاوەی تیابوو کە کۆنتڕۆڵ بکە و دوای نەمانی ئەو پیاوەش هیچ کەسێک جێی نەوشیروان مستەفا ناگرێتەوە. بەڵام بۆ هەڵسوڕەوانی گۆڕان پرسی خەڵک و لایەنگرانیان بە دروست نابینن. لە ڕاستیدا ئەوە لایەنە سیاسیەکانن دەبێت مەترسی ئەویان هەبێت یعنی ئەو هۆکارانە چین کە خواکات گەنجانێک تووڕە بن خەڵکێک تووڕە بێ خەڵکێک ناڕازی بێت ئەو هۆکارانە دەبێت و چارەسەر بکرێت لە بریەوەی بیر لەوە بکرێت چۆن بتوانێت ئەم گەنجانە کۆنتڕۆڵ بکرێت لەوا بیر لەوە بکرێت و کام وەزع اقتصادیەوە وەزع سیاسی وەلا بکرێت ئەوانەی کە هۆکارن بۆ دروستبوونی ئەم قەیرانە سیاسی و ئەم قەیرانە ئابووریە ببیر لە چارەنووسی میلەتەکە و نەتەوەکە و گەلەکە بکەنەوە و ئەوانیشن من پێم وایە ئەوانیشن دەبێت لە ئایندەیەکی نزیکدا فرمێز بڕێژن ئێستا لەوانەیە بەشێکیان خۆشحاڵ بن بۆی کە نەوشیروان مستەفا نەماوە بەڵام پێم وایە ماوەیەکی لە ماوەی داهاتوودا ئەوان پێش ئێمە فرمێز کەڕێژن لەوەی کە لە دەزانی نەوشیروان مستەفا چه کێشەیەکی بۆ ئەوان دروست دەکات و چه کارەساتێکیان خوڵقاندووە بە هیچ لایەنێکی نتوانرێت کۆنتڕۆڵ بکرێت. لای بەشێک لە ڕۆژنامە نووسانیش ترسەکە هەم هی تازەی ڕووداوەکەیە و هەم ئەگەری نزیکی ڕوودانیشی دەبینن. خەمێکی گەورەیە بۆەوەی کە بزانرێت لایەنە سیاسیەکان بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ ئۆپۆزیسیۆنە دەکات چۆن مامەڵە لەگەڵ دەنگە جیاوازەکان دەکات چکار نوشان مستەفا ڕقەمێک بوو نەدەتوانرا لەبیر کرێت ڕقەمێک بوو نەتوانرا پژیۆ بخلێت ئێستا دەنگە جیاوازەکان ڕەنگی ئۆپۆزیسیۆن ڕەنگە جیاوازەکان ئەم کاریزمانە دەستداوە بۆیە گومانێک هەیە لەوەی کە ئەوان مامەڵەیەکی تون بکەن یاخود بە جۆرێکی تر گۆمەکە بە تەواتی بشڵەقێ و بە کەس کۆنتڕۆڵ نەکرێت. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.